فەلسفە یەک دەردی هەیە، یەک کێشەی هەیە. ئەگەر ئەوەی نەبوایە ئەبوو هەموو تەواوی بەشەریەت و مرۆڤیەت هەموو تەمەنی لە خزمەتی فەلسفە بێ. بەڵام دەردی فەلسفە ئەوەیە وەحی هاتووە. هەروەکو چۆن دەردی عەبدوڵای کوڕی سەلول لە مەدینە ئەگەر محەممەد المستەفا نەهاتە قائیدی مەدینە بوو، بەڵام دەردی ئەوە بوو قڕلەوا کرا بەسەریە، چونکە ئیمانی ژینێنە پێغەمبەری خوا هات عەلەیهی سەڵات وەسەلام. نەما فەلسفەش ئەگەر مەسەلەی وەحی نەبوایە ئەبێ هەموو بەشەریەت لە خزمەتیا بوو، بەڵام کاتێ وەحی هات هەموو ڕێگە دوورانەی کە خەڵکێکی تر بە هەزارها ساڵ خەریکی بووە لە دوو ئاەتە خوای پەروەردگار پێی وتووی. بۆیە دروستە بڵێ ئیسلام لە فەلسفە غەنیە، بڵێ نایەوێتی بڵێ تەواویەوە قواریزانانە کە هجوومیان کردوتە سەر عالەمی فەلسفە لەبەر ئەم نقطەیە بووە کە تۆ ئەزانی چۆن دروست بووە ئۆنتۆلۆژیا و ئۆکسیۆلۆژیا و ئێپیستمۆلۆژیا چ ئیشت بە فەلسفە هەیە. بەڵام ئایا هەمووی قورئانی تۆ دەخوێنێتەوە؟ نەخێر. کەواتە جارێکی تر دەبێ بڵێن با ئەم مەشرەبانە زینوکەینەوە بۆ خەڵکانێک کە وەحیان لا نییە. ئەوەی مەبەستمە خۆشەویستانم لەگەڵ ئەما خەڵکانێک کردوێتی بەڕەد لەگەڵ فەلسفە، حتا بارق سپینۆزا وتوێتی لا أعلم كيف أعلم الفلسفة دون أن أسبب اضطرابا في الدين الراسخ. من نازانم چۆن خەڵکی فێری فەلسفە کەم ئەگەر اضطرابێکی دروست تەواو نەکەم لە بینی دین و فەلسفە. پێی وایە هەر ناگونجی، حتا نیتشان و تەمەنی جیهاتی دینی کرد، بەڵام دوایی بۆی نەگوڵ. حتا مەسیحیەکان پێیان ڕادەبەردیان و ئەمە ليس ملحدا لكن إلهه مات. واتە نەیتوانی هەموو ئەو فەلاسیفانی هەموو تەمەنیان جیهاتی دین بوو نەیانتوانیوە. بۆیە پاکی بۆ ئەو فەلسوفانەی کە لە زەمانێکی ئیلحادا هاتن ئیشیان لەسەر تەوحید کرد، بەڵام خودی عیلمەکەیان ئێمە لەبەرەوەی بە وەحی وەرماگرتووە ئیشم پێی نییە. بەس ئایا لە عەسرێکی چقبەستووی وەکو یۆنانە کە هەرچی کۆیلە و هەرچی وەزعیش پرزە کەسێکی وەکو سوقرات بێت هەموو ئەم حەقائیقان و تەوحیدت پێ بڵێ ڕەدی هەموو ئەپۆلۆ و ئالیهەی یۆنان بداتەوە و عەمەلیەیەکی جوانی ئەخلاقت فێرکا دەستخۆشی لێ ناکرێ بە ئیعتیباری خۆی. با بۆیە ئیبن قەیم دەیکات و زانایان دەیکرد.